بەڵێ ئەزان چۆن فێری زمانی ئینگلیزی دەبیت. یەکەم وانەی گرنگ کە پێت بوترێت چۆن فێری زمانی ئینگلیزی دەبیت ئەمەیە: گوێگرتن لە دەنگی ڕاستەقینە. دەنگی ڕاستەقینە دەنگی مامۆستا نییە، واتە من کە ئینگلیزی ئەڵێمەوە دەنگی من نە. گوێگرتن لە دەنگی کەسێک کە خۆی بە ئەسڵ بەریتانیا یان ئەمریکیە یان کەنەدیا ئوسترالیا، واتە بە ئەسڵ خۆی زمانەکەی زمانی ئینگلیزیە. جا گوێگرتن لە دەنگی ڕاستەقینە و زۆر گوێگرتن ڕێگای سەرەکی فێربوونی زمانە. خۆشەویستان، مناڵێک چۆن فێری زمانی کوردی ئەبێت؟ ئەم مناڵە کێتە دنیا بەرەبەرە گوێەکانی ئەکرێنەوە و ئیتر سەرنج وەکو چۆن بۆ وێنەکردن دوای ماوەی سەرنجەیە تۆزێ دەنگ زووتر گوێبیستی دەنگەبێ. بۆ نمونە بە دەنگی بەرز ئەترسێ، بە دەنگی دایکی یەکسەر ئارامە بێتەوە و بەو شێوازە. جا دەنگ ئازیزان قسەیەک هەیە، وتەیەک هەیە، ئەڵێ سێ ڕێگای سەرەکی بۆ فێربوونی زمان. ڕێگای یەکەم زۆر گوێ بگرە. ڕێگەی دووەم هەر گوێ بگرە. ڕێگەی سێهەم هەر گوێ بگرە. ئەمە نوکتەیەکە، نوکتەیەکی بێتامە، بەڵام پەیامێکی ڕاستەقینەی تایە. ئەویش ئەوەیە ڕێگای فێربوونی زمان گوێیە. دکتۆر پێمسلەر لێکۆڵینەوەیەکی زۆری کرد بۆی دەرکەوت فێربوونی زمان پرۆسەیەکە ئەبێ بە گوێ ئەنجام بدرێ، نەک بە چاو. چاو ڕۆڵێکی زۆر باشی هەیە لەوەی کە تۆ زانیاریەکان خەزمکەی لە مێشتاوە لە بیرت بمێنن. ئەمە لە جێی خۆی، بۆ نمونە تۆ تەماشای ڤیدیۆیەک ئەکەی یا تەماشای شتەکانەکەی، ئەمە لە جێی خۆی. بەڵام ڕێگە ڕاستەکە ئەوەیە کە تۆ بە گوێکانت فێری زمان ئەبی. بۆیە ئەگەرە تێ فێری زمانی ئینگلیزی بی، ئەبێت لە گوێگرتنەوە بە جددی دەست پێ بکەی و واز نەهێنیت. خۆشەویستان، یەک دوو خاڵی گرنگ هەیە لەسەر گوێگرتن پێتانی بڵێم. ئەویش ئەوەیە تۆ کاتێک کە وشەیەک بەکارەهێنی دڵنیا بە ئەم وشەیە لە 30 جارەوە تا 100 جار بیستوتە. هەر باسی زمانی کوردی بکەین پێشێ باسی زمانێکی بیانی بکەین. تۆ لە زمانی کوردیە کاتێک وشەیە بەکارێنی ئەم وشەیە ئەبێ 30 جار تا 100 جار ئەم وشەیەت بیست بە، اینجا توانی بەکاری بێنی. بۆ نمونە کەسێک تازە لە زانکۆ وەرگیراوە، ئەچێتە محازەرەکان مامۆستا کۆمەڵێک دەربڕین بەکارەهێنێت. باشە؟ ئەمیش لەبەروی پێشتر تەنها خوێندکارێکی ئامادەیی بووە، ئەم دەربڕینانەی نەبیستووە، تازەیە بەلایەوە. ئایا ئەم خوێندکارە لە ساڵی یەکەمی زانکۆیە ئەم قسانە بەکارێنێ لە قسەکانیە؟ نەخێر. بۆ چونکە احتیمالی هەیە بە درێژایی ئەو ساڵە 30-40 جار ئەم کەلیماتانە ببیستێ. بەڵام لە ساڵی دووەم و لە ساڵی سێم سیرەکی ئەمانە ئەبن بە بەشێک لە قسەکانی خۆی، و کاتی قسەکە ئەم جۆرە زاراوانە بەکارێنێ. ئەمە چییە؟ پرۆسەیەکە لا ئیرادی مێش کاتێککە تازە وشەیەک ئەبیستێ بەکاری ناهێنێ. بۆ نمونە لە ناوچەی هەڵەبجە ئەڵێن عەزیەت مەکێشە. تۆ تێ ئیشێ بکەی پێت ئەڵێن عەزیەت مەکێشە، دەست خۆش بێ، وانە عەزیەت مەکێشە. لە ناوچەی کەلار ئەڵێن عەزیەت مەخۆ. باشە، ئەگەر کەسێک لە کەلار بێتە هەڵەبجە یان کەسێک لە هەڵەبجە چێتە کەلار، ماوەیەکی زۆری ئەوێ تا ڕۆژێ لە ڕۆژانم عیبارەتە بەکاربێن، چونکە لە سەرەتاوەکە ئەی بیستێ نەوعێکە بەلایەوە، و هەرگیز کاتێککە 7-8 جار بیستوێتی لە قسەکانیان بەکاری ناهێنێت. بەڵام پاش ئەوەی نزیکەی 80 جار 70 جار 100 جار ئەم قسەی بیست، اینجا ئیتر ئاسایی ئەبێ بەلایەوە بەکارێهێنێ. بۆ نمونە تۆ ئەچیتە وڵاتێکی ڕۆژاوایی، با بڵێن ئەڵمانیا. من کە هاتم نەوعێ بوو بەلامەوە، خوشکەکەم کە بیوتایە بە کوڕەکەی نەخێر ئەیوت 9. باشە مە چییە 9؟ بەڵام کاتێکە لێرە ئەمێنیتەوە ئەوەندەی ئەبیستی
ئیتر ئەبێ بە شتێکی ئاسایی بەلاتەوە هەرچەنە تۆ لەبەری بکەیت و بیزانی وا بەکاری ناهێنی بەڵام کە زۆر بیستەوە اینجا بەکاری هێنی و هەر لەسەر بیستن قسەیەکی گرنگ ئازیزان من هاوڕێیەکی زمانی کۆنم کەسێک بوو نای مامۆستا ئەیوبە لێرەوە سڵاو ڕێز و خۆشەویستیم بۆی هەیە ئەگەر هەر ڕۆژێ لە ڕۆژان ئەم دەنگەی منی گوێ لێ بوو مامۆستا ئەیوب لە زمانێکە کەس ئینگلیزی نەئەزانی مامۆستاکانی زمانی ئینگلیزیش زۆربیان ئینگلیزیان نەئەزانی ئەو ئینگلیزیێکی زۆر باشی ئەزانی وتم مامۆستا ئەیوب تۆ چۆن فێری زمانی ئینگلیزی بووی طبعا مامۆستا ئەیوب ئەوەندە ئینگلیزیەکەی باشە لە یەکێک لە کەناڵەکانی کەنەدا کە مقابلەیەکەن مزدحەکەت تعجبەکە ئەڵێ پێم ناڵێ ئەم ئینگلیزیە لەکوێ فێر بووی یعنی سەری سوڕەمێنێ مامۆستا ئەیوب ئەو زمانە من ئینگلیزیم نەزانی وتم مامۆستا ئەیوب چۆن ئینگلیزی فێر بووی وتی 6 مانگ گوێم گرت لە ڕادیۆی BBC هیچ تێنەگەشت بەڕێزان هەر گوێ بگرە هەر تێنەگەی هەر بەردەوام بە بەڵام تێبینێکتان پێ بڵێم ئێوانەکەن بۆچی لەبەرەوەی مامۆستا ئەیوب هیچ ڕێگایەکی کە نەبوو گوێ لە ئینگلیزی بێت تەنها ڕادیۆی BBC نەبێت و ڕادیۆی BBCش بە ئینگلیزیێکی لێڤڵێکی زۆر بەرز ئەکادیمی ئاستێکی بەرز قسەکە ئینگلیزیش بزانی هەر قورسە بەڵام هیچ چاری نەبوو تەنها قاموسێکی تالیب هەبوو ڕۆژانە چوە لەم قاموسا کەلیمەی لەبەر کردووە و ڕۆژانە 6 سەعات بەس گوێی گرتووە بەڕێزە ئەڵێ بۆ نمونە گوێمە گرت دوای ماوەی هەندێک کەلیمەی کە تازە لەبەرم کردبوو ئەمزانی من بە غەڵەت سەوتەکەیم لەبەر کردووە یا ئەم ناسیەوە ئیتر بەرە هەر وازمێنە تا ئەو ڕۆژەی تۆ فێری زمانە بی بەڵام ئێستا ئەمێ پێتان بڵێم چی باشترین پرۆگرامی خوێندن لە هەر شوێنێکی ئەم دنیاە بۆ تۆ دابین بکرێ ئەبێ ئەمەی لەگەڵ بێ ئەم پرۆگرامە ئەبێ دەنگی لەگەڵ بێت بۆیە من ساڵانێکی زۆرە لە کاتی وتنەوەی زمانی ئینگلیزی یەکسەر وتومە بە بەشداربووەکانم من ئەم شتە بۆ تۆ شەرحەکەم ئەمە تەمرینشی پێکەم پێش دەڵێم بەڵام ئەمە سیدیەکەی ئەمە فایلە دەنگیەکە ئێستاکە بە بۆنەی ئەوەی کە ئەپلیکیشنی ئاوات ئەکادمیمان هەیە و سپاس بۆخوا ئەمە سیستەمێکی زۆر پێشکەوت و دەرسەکان هەمووی ڤیدیۆی و دەنگین من هەموویم پڕ کردووە لە دەنگی ئەسلی ئیتر بەریتانی ئەسلی بێ یان ئەمریکی ئەسلی بێ لەبەرەوەی کە تۆ کاتێکە فێر ئەبی لە پرۆسەکان نەچی لەسەر زمانێکی ناتەبیعی فێر ببی لەسەر زمانێک فێر ببی کە زمانی کەسەکە خۆیەتی و ئیتر ئەمە زۆر گرنگە هەر جۆرە پرۆگرامێ بێت جا ئازیزان گوێگرتن لە دەنگی ڕاستەقینە ئەمە یەکێ بوو لە شتە زۆر زەرورەکان listen to native speakers واتە گوێ بگری لە کەسێکی ئەسڵ کە قسە ئەکاتر زمانی دایکێتی جا یەک دوو یاسای گرنگم باس کرد یەکیان ئەوەیە کە ئەبێت و شەکە زیاد لە 30 جار 80 جار 100 جار ببیستی اینجا ڕۆژێ ئەتوانی بەکاری بێنی و باسی ئەوەشم کرد کە هیوا هەبووە تەنها بە قاموس و بە ڕادیۆ فێری زمان بووە بەڵام تۆ بە هەندێ ڕێگا بەس بە کتێب زۆر زەحمەتە کەسێک فێری زمان ببێ واتە ئەگەر تۆ ئازیزان ئەم قسەی منتان لەبیر بێ ئەگەر تۆ بچی بۆ بەشی ئینگلیزی 4 ساڵ بخوێنی بچی لە ماستەریش 2 ساڵ بخوێنی بچیتە دکتۆرە لە بەشی زمانی ئینگلیزی من دڵنیاتەکەم ئەگەر زۆر گوێت نەگرت بێ کە گوێت گرت تێناگریت کەواتە تا دکتۆراش بڕۆی ئەبێ بیتەوە لەم خاڵەوە دەست پێ بکەی کە من یەکەم خاڵ باسێت لەم خاڵەوە دەست پێ بکەی ئەبێ تەمرینکەی بە گوێکانت دەنگەکان ببیستێ و دەنگەکان بناسێتەوە بە تایبەتی زمانی ئینگلیزی بەڕێزان بۆ چونکە نووسین و خوێند نووسین واتە ڕەنووسەکە لەگەڵ وتنی جیاوازە باشە ئێستا بۆ نمونە تۆ ئەڵەی نیتیڤ ئەی بۆ ناڵەی ناتیڤە وانە ئەڵەی لیسن ئەی بۆ ناڵەی لیستێن تۆ بۆ ناڵەی سپیکەرز بۆ ئەڵەی سپیکەرز کەواتە زمانێکی فۆنەتیکی نییە بە هەر ڕەمزێ نووسراوە بخوێنرێتەوە بۆیە ئینگلیزی یەکێکە لە زمانە زۆر قورسەکانی دنیا لەبەر ئەوەی کە زمانی شێوازی قسەکردنەکە و نووسینەکە لێک جیاوازە